بێگومان ئەڵێن لە پشت هەموو پیاوێکی یان با بڵێن پیاوێکی سەرکەوت و تەواوە ژنێک هەیە بۆ بێگومان بە دیوە پێچوانەکەشی ڕاستە لە پشت هەموو خاتوونێکی سەرکەوتوش پیاوێک هەیە جا ئەمڕۆ خاتوونێکی ئازیز لە لای ئێمە ئامادەیە لە پاڵ ئەوەی کە خۆی بواری میوزیکی تەواو کردووە ژەنیارێکی بەتواناشە وەکو حەزێکی خۆی هاتووە حەزەکانیشی لە بواری جوانکاری و هەروەها ئەکسسوارات ناوماڵ و لە بواری ڕایزەنە خستۆتە گەڕ بۆەوەی کە لەو بوارەشە ئەوانەی تر بتوانێت دەستێکی باڵا بۆ خۆی پەیدا بکە. هاوکارەکەیشی بێگومان بە هەمان شێوەکە لە پێشەکیەکە ئاماژەم بۆ کرد هاوسەرەکەیەتی هەر بۆی داوامان کردو لە هەردووکیان لێرە لە لامان ئامادە بن و ئەمڕۆ میواندارەتی ئەم دوو ئازیزەمان کردووە خات و هاژە ئازاد و هاوسەرەکەشیان کاک ئاکۆ عومەر کە دواتر پێمان ئەڵێ لە چ بەشێکە کاک ئاکۆ یارمەتی ئەیە. زۆر بەخێر بن سپاس زۆر بەخێر بن دانیتان باش سپاس بۆ ئامادەبوونتان زۆر بەخێر بن. هاژەخان باسێکی هۆنەرەکەتمان بۆ بکە لە کەیە کۆبوو لە پەڵژەنینەکەیە ئەم ئیشانەشە حەز لێیە بە چیە دەستە پێ کرد؟ واللهی من هەروەخۆم حەزم زۆر لە کاری دەستیە و زۆر خەریکیم خۆم بەڵام لە کاتی کەرەنتینەکەیە لەگەڵ ئاکۆیا زۆر سەیری ڤیدیۆمانە کرد کە کاری ڕایزن و ئیپۆکسی پێ ئەڵەن تر دوای فترەیەک هەستمان کرد ئەتوانین بیکەین و دەستمان پێ کرد و وردە وردە لە پاڵ ئەوەیە هەستم کرد حەزم لە ئیشی مەکرەمەکەشە بیکەم و ئیشی مەکرەمەکەم خستە پاڵی و لەم ساڵانی ئەخیرە حەزم لە ئەکسسواراتی جلی کوردی و جلی مۆدە و ئەمانە بوو ئەویشم خستە پاڵی یاخوا دەست خۆش بێ زۆر بەخێر بێ سپاس بە ئامادەبوونێ ئێوە دوو نەرمەندن دوو ژەنیارن و ئێمە دەست خۆشیتان لێکەین دوو هاوسەری زۆر جوانیشن بێتەوە کاتی کەرنتینەکە دەرفەتێکی زۆر باش بوو ینی بۆ هەمومان کە تۆزێ واز لەو شتە ژیان بێنین بینەوە ماڵەکانمان تۆزێ بی لەوە بکەین و حەزەکان و خولیاکانی خۆمان چێ تا چۆن لەگەڵ قات و هاژەیە هاوکاری بووی جارێ بەردەلەوەی کەیشی لەگەڵکەی کام حەزیشی هەبووە خولیایەکیە بۆ هانی بێ کە بەردەوام بێ لەسەری سەرتا دەستان خۆش بێ ڕاستەکەی کاتەکە زۆر گونجاو بوو بۆ ئەوەی چۆن دەست پێ بکەی لە هەمووی گرنگتر بوو چکە هەم هیچ شتێک نەما بوو کە بە ناوی ژیانەوە بەڵام لە سەروەوە شۆ هۆڵماندا بە دوای ئەو شتانەیە بگەڕین کە وەک سەرەتایەک بێ بتوانین سوودی لێ ببینین دەستکەوتنی مادەکە سەرەتا زۆر قورس بوو چکە تا دۆزیمانەوە ئەم مادەی ئەسڵەن لە کوردستانە هەر هەیە تا دەستمان کە و مادەکان دوای ئەوەی تر من ڕێخۆشکەریم بۆ کرد بۆ ئیشەکە چکە ئەمە من ئیشی بازاڕیم کردایە و شتەکانم بۆ بکڕایە بچوومە قاڵبەکانم بۆ بکڕیا بۆی بکەوتایەتە بەردەستی هاژەوەی تر لە ماڵەوە دەستکە بە دروستکردنی شتەکان ئیتر سەرەتایەکی زۆر قورس بوو چکە بەڕاستی هەمووی ئەبوو بە زەرەر بەس گوێمان لەوە نەبوو گرنگەوە بوو کە هاژە چکە هەر لە ماڵەوە بوو چکەوە کارێکی زۆر ناخۆش و ڕاستە من دەوامم هەبوو بەڵام بۆ ئەم تۆزێ ناخۆشتر بوو دوو جار کە هەر لە ماڵەوە ژیانەکە زۆر خورسترە بوو بۆیە بڕیاری ئەومان ناکە ئەم کارە بکا بۆ خۆی وەک هاوکاریم هەتا ئێستا ژەر بەردەوامم لەوە وڵای هەتا ئێستا سەر منە وەختێکە زانیاڵێ بەخوا بڕۆ ئەو ناوم بۆ دروستکەوە بڕۆ ئەو ڕیزنەم بۆ بکڕە و ئیتر ڕاکە بۆ بازاڕ و خۆم دەوامم هەیە و خێرا ڕاکەم بۆ بازاڕ و بۆ کڕینی ئەوە و ئێستا ئەرکی بازارکردنەکە لەسەر شانە جگە لە دروستکردنەکەشی نانە لە دروستکردنەکەشی چونکە ئەم مادەیە لە ڕیزنەکەیە ئەم مادەیە هەژەکان بەس بەناوی تۆیە خۆزا بە ئەخدەنووسی ئیشەکەم و ئیشەکەکە ئێستا من مادەکە بۆ گرتنەوەی کاتی زۆرەوێ ینی ئەم دوو مادێت تێکەڵی ئەەکەی ڕیزن و هاردنەرەکە بۆ تێکەڵکردنەکەی کاتێکی زۆرە بەڕاستی دەسوپلێکی تایبەتیە بوو ئەوی بەستێشی بە ئەو دەسوب لە تایبەتە توی ئەیتر وڵاتە من و خۆی ئەمانە ئێستا هەیە ئیشی هەر سەر بەخۆ خودی کاگاکۆی تیابە یان نە هەر لە ئاخیرەوە ئەبێ نقطەی کۆتایە ڕستەکە خۆت داوێنێ واللهی هیچ ئیشێک نییە هەر یەکێکمان بین نەوەڵڵا عادەتەن یعنی ئیشی ڕایزن هەر بێکەوە کردومانە اینجایتر ناونووسین و شتەکان لەشی ساغ بێوڵا ئەم بەسەرەواڵم بڕۆ بیکە زۆر باش دەست خۆش بەدەر لەو ئیشی ڕایزنە هەندێک ئەکسسواری کابینی بە تایبەتی بۆ خۆتان و خانمان واڵی لە بواری جلی کوردیشە کارم کرد و چنین نیشەکەیت بۆ خۆت وڵا کەواوشت ئەەکەم بۆ خۆم سەڵتا بەڵام عادەتەن ئەکسسواراتەکان زیاتر ئەەکەم بۆ خەڵک زۆر باشە بۆ ئەو ئەکسسواراتانە ئێستا
ئەتوانی لە بازاری خۆمانە هەموو شتەکان بەردەسە وەکو مادەی ڕایزنەکە نیە بڵێ کاکا کۆڵت تۆزێک کەمە و لەوانەیە دەست نەکەوێت وەڵا بەردەستە بەس خۆم استفادە لەوانە ئەەکەم مەسەڵەن خۆم شتێکم هەیە پێویستم پێی نییە دووبارە حاڵی هۆژێنم بە دەردی کوردواڵڵ اینجا درستی ئەەکەمەوە بە شێوەیەکی جوانتر بازارکردنی متمورەکان لەسەر شانی خۆتە یا ئەویش هەر کاکاکۆیە وەڵا لەگەڵمە لەگەڵت یخوا هەر بمێنن بۆ یەکشتوانە یەک بن جا پێمان بڵێ هەژەخان لە پاڵ ئەمەیە تۆ ژەنیارێکیشی دو هەروەها کاک ئاکۆش بە هەمان شێوە ئەمە ساز ئەژەنن وایە بەڵێ هەردووکتان یان کاک باشە لە ماڵەوە هەیە لە پاڵ ئەم ئیشانەیە هەر لە ژەنینەکەشا ئیشی هاوبەشتان هەبێت واللهی بە حکمی من دوو کچی بچووکم هەیە ئیتر تۆزێک لە میوزیک دوور کەوتومەتەوانێت تۆزێ کاتیش بۆ ئەمانە داناوە زیاتر کاتەکەشم بۆ ئەمە تەرخان کردووە بەڵێ تۆزێک لە میوزیک دوور کەوت زۆر جار ئێماڵێن هەموو شتێک کە تێکی تۆ دروستەکەی تۆ دیزاینە ینی دیزاین خۆی تێکدان و بنیادنانەوە ینی کە تۆ بە چه شێوازیەکەی یعنی کارکردن لەسەر کۆمەڵێک کەلوپەل و ئەکسسوارات ئەگەر هوەرێکی تیاابێ کاگاکۆ جوانترە ینی هەندێک جار زۆر جار هوەری تیا بەکارە هێڵێ قەت شتێکت کردووە تۆزێ هوەری تیاابێت یاخو نەخش نیگارێکی جیاوازی تیاابێت والله ئەوە لە ڕایزنەکەی بەڵێ ڕایزنەکەیت بەڵێ لە ڕایزنەکەی بەکارێت و عادەتەن چنینەکانیش هەر تێی بەکارێت ینی تۆ نەخشێک هەر ئەبێت دروست بکەیت بەسیترینش سەیری بکەین لە تاگەکانەوەیە تەپەکانی سەر هەر ئەبێت نەخشونیگارێکی تیا بکەیت بە موروەکانیش بێت باشە جا ئێستا ئەم بوارە ئەبینن زۆرێک لە خاتوونەکان تەنانەت بە پیاوانێشەوە هاتوونەتە بوارەکەەوە لەخوا بە زیابێت دەستی کاری دروست کردو لە کوردستان لای خۆمان وا هەیە کە بۆ نمونە خۆت بە بەردەوامی سێرچ بکەیت لە دەرەوە لە یوتیوب بۆەوەی کە بتوانین بوارەکەت بەرفراوانتر بکەیواتە شتێک بکەیت کە ئیشەکەی تۆ زۆر تایبەت بڵێن بەس هاژەخانەمەی دروست کردووە بەدڵنیایەوە من حەزم بە تەقلید تازانە دروست ئەەکەیت من حەزم بە تەقلید نییە و ئەوانەی کە کردوش من هەمووی لە خیاڵی خۆما بۆ کە دروستم کردوون تێکرداوە ئەمە داوە لەو ئەرە وەڵا شتێکم دروست کرد دوای جوان نەبوو هەم دیستێکم ماوەتەوە ئەوانە ئەو کاتانەش هەبوو ینی شتێکم دروست کردووە جاریوا بۆ دوو ڕۆژی خایەنوە بەڵام حەزم پێی نەبووە زانیومە کە ناچێتە بەر چاو دڵی بینەر هەم دیستێکم ماوەتەوانێ و شتێکی ترم لێ دروست کرد شتێکە بینم با بێنم سەحەر کامەیە ئەمە تۆ بۆ دروست کردووە کاگا وڵا تێکەڵکردنەکەی و تێگانەکەی من و بەسرە و عادەتیە و جیاز و ئەمەش بێ حرفی کچەکانت بێ وڵا کچەکان میتیانە تیانە ئەیدۆ بۆ بوارم کردێ ئەسەمەی کاگا کچێکیان میتیایە ئەمەی تۆ ئەمەژی تۆ وایە دەست خۆش بۆی هاوکارانیشم وەری بگرن ئەمە یاردووکانە زۆر باشە بۆیە هێنامە پێشەوە بۆی زیاتر سێریکەین ئەم شێوازی تێکەڵکردنە ینی ئەم تێکەڵکردنی ئەم مادانە بەیەکەوە ئەبێ هەموو شتێک هەموو دانەی قاڵبێکی تایبێت بەخۆی هەبێت یاخود چۆن ئەمە عادەتی قاڵبەکە خۆی ستانداردە ئەو مادانە بۆ نە ئەتوێ بەشی خوار وێستا ئەوە ڕەشە بەشی خوارەوەی ڕەشی تێەکەی بەشی سەرەوەی سپیتەکەی ئەو تێکەڵبوونە خۆی لەناو خۆی دروستیەکاتەوانێ هەندێک جار بەدەستیش ئیتر تێکەڵیەکەینەوە بۆ ئەوەی ڕەنگەکان زیاتر تێکەڵ بێ لە کۆتاییە ئەو سیمە گۆڵدە بەجیە ئەگیرێتەوانێ سیمە ئەوە پەڕی کاغەزە وەک پەڕی کاغەز وایە وردەکرێتە ناوی و تۆزێکی تێکرێت بە پی پێویستی ئەوەی کە داوای بکات بەڕاست ئەمە جاریوا هەیە باشتر نەچە قاڵبەکەی وڵا جاریوە وڵا جاریوە تێکەڵ بێت و فڕێی نوازی دێنێتەوە جارێکتر بەکار نایێتەوە یەکەم ئیشمان کە کردمان 3 کیلۆ بۆ 4 کیلۆ ڕایزنمان سەرف کرد یعنی بە کیلۆیەک چەندانە لەمانە دروست بۆی کە بزانین چەندێکتان بەخەسار هیچ دەرنەچوو بەزوازمان نەهێنا هەتا دروستمان کرد ئێستا بۆ نمونە کیلۆیەک چەندانە بۆ نمونە ئەی پێ دروست ئەکرێت واللهی زۆری پێ دروست ئەکرێت زۆرتان بەخەسار سینی و ژێرکوب و ئەوانە زۆر ئەوانش دروستەکەن بەڵێ بەس چونکە ئەمەی کە ئێستا هێناومە هەنێک لە کاری چەند خاتونێکە لامە
پێموتنیان ئاساییە بیبی ئەگینا من چونکە بە ئۆنلاین ئیشەکەم پیجێکی تایبەت بە خۆتەیە پێمان خۆشە بۆی بینەرانی بزانن ئەگەر پیجەکەت بڵێ بە ناوی کاری دەستی هاژە زۆر باشە هاژە کۆلەکشن دەی دەستەکان لە خۆش بێت پێمان بڵێ لە ئێستا تۆ ئیشی مەکرەمەش ئەەکەی وایە ئیشی مەکرەمەکە چۆن فێر بوویت هەر لە یوتیوب بە فێر بووم ئەو چەندێکە پەتەکە یان باڵێن ئەو بینەکەی واللهی تاکو بەدەستەوە هات واللهی کاتی ویست بەس ئەم کاتی زۆر زیاتر ئەوێت مەکرەمەکە کاتی وا هەبووە ڕۆژەکە 6 سعات بە پێوە بووم هەتا کارێکم جۆلانێکم تاوا کرد بەڵێ جاری وا هەیە ئیش هەبووە لەسەر پێیژە کە پەردەیەکم دروست کردووە چەند ساعتێک لەسەر پێیژە بووم تا بتوانم بەشی سەرەوەی چونکە ئەمە لە مەترێکە ئەبێت تو ئەگەر درێژی مەترێک بێت ئەبێت چنینی تیاابێت 5 متر ببڕی 5 مترازی چنینی جیاوازڕاکێشی وایە نەخشی جیاوازیش ئەتوانێت دروست بەتەکیت چنینەکەی جیاوازە بڵێت ئەمانە چۆن دەسەخەیت وڵی هەر لە یوتوبەوە خۆم فێر کرد و هەنێک جار شتەکە لەسەر خۆی تاقیکەم شتێکی جوان دەرەچێت ئەکە قورسە پەیژەکان بە کاگاکۆ نەیزانێت ڕاستیار حەز ناکەم ویان بکات چکە بەڕاستیەوە زۆر زۆر مادووبوونی زۆر بەڵام حەزیشە کاگا حەزی خۆی زۆر بەڕاستی لەگەڵەوەیانی بۆ لێ حساب لێرە سلبیاتی بۆ جیسمی خۆی زۆر زیاتر تۆ 6 ساعت بە پێوە ببستی هەر کەمەرە دواتە بەڕاستی ئازارێکی زۆری بۆ دروستە بەڵام وەکو بازاڕەکە وەکو ئەوەی کە لە پیجەکە تاکو ئێستا بەڕێزت کڕیارەکان داوایان لێ کردووی کامیان زیاتر خواست لەسەری بووە کات کەوتووە نەورۆزان ئەکسسواراتی جلی کوردی ئەفرۆشێ بەڵام ئیتر ئەکسسواراتی جلی مۆدە ئەوە کاتی بۆ نیە ئەوش فرۆشی هەیە بەڵام مەدالیای ڕایزنەکان زۆر خواستی لەسرە مەکرەمەکە چۆن مەکرەمەکەش وڵا خواستی لەسرە بەڵام چونکە شتێک نییە کە لێرە زۆر بەرچاو بێت ئێستا هەنێک کەس کە ماڵەکەی حەزەکە ئیشی دەست و شتی لێدانێ زیاتر من بۆ کاری مەکرەمەکە بەرگە گۆشە زیاتر ئەەکەن بەڵێ پەردەم پێ کردووە سەر مێزم پێ ئەکرێ ڕەنگیش دروستی بکەیت واتە هەر یاسپی دەرەچێت یان هەموو ڕەنگێکی هەیە قاتماژە ئێستا زۆر کەس هەوڵەیات ئەو شتە کۆنەکان جارێکی تر بیانێنێتەوە لەگەڵ کۆمەڵشتی نوێە تێکەڵ کرێکاگاکۆ ینی جوانێکی خۆی هەیە قەت هەوڵداوە لەوانەیە کار بکەیت بە تایبەتی زۆر جلوبەرجی کوردی خانمانی کۆن ئێمە چەند میوانێکمان هەبوو تەنانەت باسی نەورۆزت کرد هاتنەوە ئەڵێ ساوانی مۆدەی کۆنەکان هاتوەوە تازەکان مۆدەی نییە ئەنج بگرە بۆ کۆمەڵی ئەکسسواراتی ترکە کۆنایی هێنن کۆمەڵشتیکەی لێ دروستەکە لەگەڵوانەیە بینە چۆنە واللهی ئەم حەتۆکە و شتە هاتۆتەوانێ مۆدی زۆرە بۆ جلی کوردی وشت بەس ڕاستێکی من ئیشمتیانە کردووە چونکە چەند پیجێکی بەڕێز ئیشان زۆر لەسەر ئەوا کرد من حەز ناکەم ئیشێک بکەم کە زۆر کاری لەسەر بکرێ شتیتر هەیە حەسکەی تاقی بکەیتەوە واریتر زۆر وەکو لە ئێستا شاخەریکەم ئەم بەرگە گۆشە و شتەکە ئەیچنن لە ئێستا زۆر حەز ئەەکەم دەورەیەکم وەرگرتووە و دەستگەچی ئەچنرێت ئەمەی کرد با بڵێن بوارێکی تازە بێت خۆت فێریەبی واللهی چنینەکەی ئەتوانی بە دەرزی ئەچنرێ و شتی خۆی هەیە قەڵەمی پەنجی پێڵەن و ئیتر ئەتوانیت مەسەلەن مەکرەمەکە تێکەڵ بە ئیشەکەت بکەیتەوە لە هەمان کاتە ئیشی زۆر پێ زۆر باش کاگا کۆبا بینە لای تۆزێ بەڕێستان وەکو میوزیک تۆ بینە چۆنە لەگەڵ میوزیکا پێشم وایە خۆت مامۆستایت من وڵا هەر بەردەوامم لە مۆسیقا مامۆستای پەیمانگای و نێرە جوانەکانم بەشی باشە جگەلەوە ئیتر وەک ئامێرەکەم بە پێی توانە بەردەوام بە هۆکاری ئەوی ئامێرەکەی من تۆزێ تایبەتیە زیاتر کاری ئۆرکێسترایی پێکرێ زیاتر لەو بوارەیە ئیشی زیاتر پێکرێ بەست لەگە تەلەبەکان ما هەر بەردەوام و لە پاڵەوە شاخەریکی نووسینی مۆسیقام و ئیتر ئاوە ئێستا ئاستی خوێندکارانی میوزیک چۆنە من زۆر جارێمە من خۆم چکا خوێنمەوە لە زانکۆ ینی زۆر جار باسیەوەکەین ئەو خۆناخانەی پێشتوری ئێمە زۆر بە ڕۆحێتیشمانە کرد ینی ئەسم بۆ هونەریشمانە کرد نەک بۆ خوێندنیش بکەین بۆ هونەرەکەیشمانەکە بۆی خۆمانی تیا ببینینەوە بەڵام لە ئێستاەوە هەستەکەین تۆزێک لاوازبوونی پێوە دیار بێ یاخود خوێندکار خۆی حەزی بۆی نییە چییە هۆکارەکەی خۆ تۆ لە ناویانیت
هۆکار زۆرە ئەگەر تۆ بە دوای هۆکاری ئەوەیە بڵێ بۆ لاواز بووە هەرچەنە پێچەوانەکەی ئەوەیە ئێستا لە پەیمانگایە ساڵانە چەند کۆنسێرتێکی زۆر باشە هەر لەم چەند ڕۆژەی پێشوە کۆمەڵێکاری سپۆنسەری میدیاییەوە سواز بۆ کورسادە بەردەوامی کە هاوکار بووە ئەوانە نمونەی ئەو کارانن کە بەڕاستی توانی بڵێ هونەر جارێ لە پەیمانگا لە ئاسێکی زۆر باشایە ئەو نمونانەی کە بەردەوام ئەڕۆنە دەرەوانی ئەو خوێنکارانی کە لە گروپەکانە هەن هەمووی خوێنکاری پەیمانگایە بەڕاستی یعنی ئەوەی کە تۆ ئەیبینی لە کۆنسێرتەکانە هەمووی دەرچووی پەیمانگا هەمووی دەرچووی پەیمانگایە دوایە واچێتە کۆلێج بەردەوام لە ئەپدەیتکردنەوەی زانیاریەکانی خۆیەتی بەڵام بۆ بابەتی لاوازیۆمانی ناکرێت بڵێ هۆکاری لاواز بوون توانی بڵێ هۆکاری زۆرە ینی هۆکاری چێلەوانە کاتی خۆی ئێمە بە ئەمان خوێن دڵنیا بووین کە لەوەی کە ڕۆژێ لە ڕۆژان تەواو بینین مامۆسا لە جێگای بەڵام ئێستا تا ڕادێتە لەبە تۆزی ئەو خەونەی خەریکە کاڵە بێت ئەو بێعەمەلی لا دروست بۆ ینی شوێنێک نییە دوایەوە کاری بۆ بکە ئەنی کارەکان زۆر لە بەلایەکی ترە ئەڕۆن ئەوەی کە گرنگ بێ ئەوەی کە لەسەر ئێمە بێ وەک پەیمانگا هەموو هەوڵێکی خۆمان ئەخەی نەگەڕ بۆ ئەوەی باشترین ئاس پێشکەشکرێت وە نمونونەکەشی سپاس بخوا بە هەموو ساڵێگێ مایبینی پار کۆنسێرێکی زۆر باش کرا فستیڤالێکی زۆر باش کرا هەر سێ بەشەکە ئەم ساڵ بەس بەشی میوزیک کارێکی زۆر جوان کرا کە جێ دڵخۆشیە بەڕاستی بۆ ئێمە یەکەم کەس ئێمە لەوانەیە ئەگەر خراپ بێ هەمووی ڕوویەکات ئێمە ئەگەر باش بێ هەمووی ڕۆکەنەوە ئێمە سپاس بخوا کە 2 ساڵە چەند ساڵێکی زۆریشە باوکاری و مامۆساکانیشی زۆر باش کراوە لە پەیمانگای دەستان خۆش بێ بە هیوای سەرکەوتن سپاس بۆ بە هیوای ئەوەشی جارێکی تر میوزیکی بخەیتەوە بەردەم ئەگەر مەجال هەبوو بۆی کەیش بەردەوامی پێ بە سپاس بۆ ئامادەبوونتان مامۆستاجان زۆر خۆشحاڵ بووین ناژەخان بە هیوای سەرکەوتن بە هیوای کاری باشتر هەر شتێکیش بێکمان حەزت لێ بێ ئەتوانی خۆتی تیا بینیت لە پێش هەموو شتێکەوە دووبارە سپاس بۆ ئامادەبوونتان خۆشحاڵ بووین